سڵاوی کامەران حاج عومەرتان لێبێت ئەم جارە بابەتێکی جیاواز بابەتێکە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ئاگاداری نییە ئەویش پێشبڕکێی ئۆفرۆدە لە نێو کوردستان لەم کەش و هەوا سارداویە کۆمەڵێک گەنج کۆمەڵی خەڵکی بە ئەزمون پێشبڕکێی ئۆفرۆد دەکات ئۆتۆمبیلی گرانبەها ئۆتۆمبیلەکە لەسەر خەرجی خۆیان پێشبڕکەیەک لە نێو شارەکانی کوردستان هەولێر، ڕانیا، بارزان، سلێمانی، چوار قورنەت ئیتر نازانم لە زۆربەی شوێنەکان پێشبڕکەیەکی بەهێز دەکرێت. ئەمڕۆ هەڵم ژاردووە ڕۆژێکی تایبەتە پێشبڕکەیەکی تایبەت دەکرێت. کاک کەمال بەرپرسی گروپێکە حەز دەکەم لەویەوە زانیاری وەگرم. کاک کەمال سڵاوت لێبێ پێم بڵێ ئەمڕۆ پێشبڕکەیەکەتان چۆن دەبێ چەند کەس بەشداری دەکات؟ بەخێر بێ کاک کامەران زۆر سپاس. پێشبڕکەیەکەمان پێکهاتووە لە 18 ئۆتۆمبیل دوو گروپی هەولێر بێ سنوور گروپی بارزان لە دهۆک دوو گروپن بەڵێ بەخۆی چەند گروپەیە لە کوردستان؟ لە کوردستان لە دهۆک دوو گروپەیە بارزان و دهۆک هەیە لە سلێمانی دوو گروپەیە لە ڕانیا هەیە لە حاجیاوە هەیە لە هەڵەبجە هەیە لە هەولێر دوو گروپ هەیە تقریبا ینی گروپەکان زۆر لە زۆری زۆر نزیکەی دەیان زیاتر نزیک دە سەیارە 10 بۆ 12 گروپ دەبی. ئەمڕۆ پێشبڕکەیەکە تایبەتە؟ ینی بەهێزترین پێشبڕکەیەکانی کوردستان ئەمڕۆیە لە نێوان تقریبا بڵێین هەولێر و دهۆک دەکات. هەولێر و دهۆک تقریبا چەند یاریزان بەشدارە؟ هەر گروپیمە 9 ئۆتۆمبیل گروپیوانیش 9 ئۆتۆمبیل زۆر باشە. سەبارەت بە سەلامەتی یاریزانەکان سەبارەت بە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری وەرزش و لاوان چەند هاوکاری ئەمانە دەکەن چێ ئەم پێشبڕکەیانە ڕێکدەیەخی کێشە و گرفتی ئەو هەموو گەنج و ئەزموندارانە پێشبڕکێکان بەس ناوەخۆیە یان نێودەوڵەتیە ئەرێ بەڕاست هەر ئۆتۆمبیلێک لە ئۆتۆمبیلانەی لێرە هەن چەند پارەی دەوێ چەند پارەی تێدا سەرف کراوە زەرەر و قازانجی ئەو هەموو گەنج و ئەزموندارانە چییە؟ لەگەڵمان لە پێشبڕکەی ئۆفرۆددا لە نێو هەرێمی کوردستان چەند ناوێکان کە ناودارن خەڵک دەیان ناسێ دەزانن چێ و چێ نییە ژمارێک یەکجار زۆر لە شۆفێرانی ئۆفرۆد بەشداری دەکەن بەڵام مام سەلاح یەکێکە لەو کەسانەی کە لە پێشبڕکەی ئۆفرۆد زۆر جار باسی لێوە دەکرێت مان سەلاح تۆ پێم برێ ئەو ناوبانگیت کو دروست کردیە کامەرانەوەیمە لە 2012 من 11 بوو 12 بوو دەستم بەو یاریە کردیا
ناوەکە ڕۆی بە سلاح مۆنیکا دوایە سارەکەش بووە بە شێرە سپی شێرس بەڵێ بەڵێ ئێستا مامسەلاحە ئێستا مامسلاح و هەندێک دەرەن شێرە سپی هەندێک دەرەن سلاح مۆنیکا یعنی ناوەکە باشۆیە ناوەکە بەس پێم بڵێ. برێ لە برتنەوەیە لە سەرکێشیە یانش لە زۆر وەرگەڕانێ چیە مەسەلە بەخوای کاکە لەسەر کێشیە سەرکێشیە لە هەورازی کەم هەورازی ڕکە کەس ناوێری تەماشای کامل لێدەم دەی بڕم ناترسی ناوەڵڵا ترسانی ترس نییە یەک جار دەبری قابل لە خۆش زامدار ڕووی قەت ناوەڵا زاندار نەبوویمە بەس بریندار نەبوویمە بەس تۆزێک جارێک وەرگەڕام لە سلێمانیە و پەراسووە بشکا تۆزش ئەو لاقم ئەزیەتی خوارد ئەوش باش. بۆ ماوەی مانگەچی لە خوا بەزیابی نەچمەوە دکتۆریش تا بوومەوە تابیۆ ئیشاڵە هەر نازمە دکتۆر بکەم تەمەشا بکە خەڵکێکی زۆر لێرە ئامادەیە پێشتر پێشتر وا بوو. پێشتر بە 10 و 15 هاتن دوای بووە 100 ئێستا خەڵک بە 1000 دێ هەتا ئێستا سەرپەرشتی کراون کە تا ڕادەیەک سەرپەرشتی نەوەڵە ئەوە دەرکۆ ئەوە دەرچوو سەرپەرشتی نەکراوین پێم خۆشە هەموو یعنی ئەوە پشتگیری مام کە ئێستا بووینە چەند گروپێک هەمووی بکەنە یەک گروپ و جێشی ینی ئەوەکمانەوە دیاری بکەن بەڕاست یعنی حەز دەکەی ڕێخستنێکی تەواو هەبێ بەڵێ ڕێخستنێک ئۆتۆمبیلەکانتان بامەش بەشداری بکەین لە ئەوروپا کاکە سارەیمە کم بێ قووەتە ئەوەی ئێستا من لە سارە خۆ ڕادەبینم بەخوای تەماشای سارەکانی ئەوروپا دەکەم ئەوەیان کەوایە کوردستان پێشکەوتووە پێشکەوتووە زۆر پێشکەوتووە هیوادارم لە حکوومەتی بەڕێزمان خۆشەویستمان یعنی پشتگیریمان بکاتن لەو ئەو یاریەی کە ئەمەش بتوانین لە بوتوڵەی تورکیا لە ئێران لە چەند دەوڵەتی کە هەیە بەشدار لە سعودیا بەناوی کوردستان بەناوی کوردستان بڵێ سیرکەن بەڕێزانم ینی لێرە شوێنەکان هەڵبژێردرا و شوێنی تایبەتە هەموو شوێنێک نابێ بۆ ئەم پێش بڕچەیە لێرە کەسێکێ پێی دەگوترێت کاپتن مەریوان مەسیفی ئەمە یاریزانێک بووە پێشتر ئەزمموی هەبووە لە چەند پێشبڕچەیەکدا بەشداری کردووە پێشبڕچەی نێودوڵەتی هەز دەکەم لە خۆیەوە زانیاری وەگرم کاک مەریوان پێم بڵێ چۆن ئەم دیزاینەت هەڵبژاردووە تەنیا تۆ ئەو شارەزایەتی یان خەڵکی تریشەیە لە کوردستان شارەزایی هەبێت سەرەتا بەخێر بێ کاک کامەران دەست لە ڕووماڵەکەت بەڕاستی ناساندنی ئەو یاریە ینی ئەرکەکە لە بە هەموو ڕاگەیاندکاران و لە ئەوە لەوە دەستخۆشی لە تو دەکەم زۆر زۆر سوپاس ینی هیوادارم هەموو ڕاگەیاندکارێک پەرە بەو ینی بەو یاریانە بداتن و فرامۆشکرا بوون زۆر فرامۆشکرایە لەلایەنی حکومی و لەلایەنی ئیداریەکانی میدیاش میدیاکانیش تا حدێک هاوکارن بەڵام زۆر نە پێم ڕێ خەڵک بە جۆش و خۆشەوە دەبینم هەموو ڕۆژی جومعە بەو شێوەیە کاک کامەران ڕۆژانی جومعە بەڕاستی تەلەفۆنەکانمان بەبەر ڕناگا ینی ئەوەندەی تەلەفۆن لە بۆ مەسلەی ئەو یاریە لەکوێ دەکرێت بە پەرۆشن بۆ دیتنەکەی باشەوە هاواری چی دەکەن هەر جارەی ناوی یاریزانێک هەر جارەی ناوی یاریزانێک و هەیەجانێکی زۆرە ینی بەڕاستی هەمویان بە جۆشن لەوەی کە سیارەیەک لە حەلەبەیەک لە جێگایەک بڕوە دیمەنێکی جوانت بدات چۆن ئێرە هەڵبژاردووە چاڵی زۆرە بەرزاییە نزمە وەکو دەبینی دروستکردنی یاری ئۆفرۆت لە جێگای تەخت ناکرێ و لە ناو شارەکان ناکرێ و نێزیک شوێنە قەرەباڵەکانیش ناکرێتن دەبێت چی بکەی بگەڕێی ئەو شوێنانەی کە لە بۆ تو گونجاوە ئەو سیارانەی کە خەرچی دەوێ ماندووبوونی دەوێت ماندووبوونێکی زۆری دەوێت خەرجیەکی زۆریشی دەوێت پاڵپشتیشمان دەوێت برافي تاخذ السري برافي 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 تتصل هناك هرب حاجه الدور السري الدور السري وهرب هرب فيستو فيستو هرب هرب دريسكا هرب 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 هرتيدو 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 هرا دوقنا هيك مشيت عدل هرب بريدو عدل هرب بريدو هرب بيجي داك خنابك چنینه دين بلينكن چنینه یک دقیقه نوبکم یک دقیقه بایی که دیجی بید يلا خب شون بک
لا وقرا نابي دي بس ابريك هكا طول بردني شوفێرەکە بۆەوە ئەوە شوفێرەکەی کاکەم سەلامەتیە سەلامەتی الحەمدولله سەلامەت بوو زۆر باش دەست پێ دەکا باشە زۆر باشە کاک نورەدین بۆچی ئەو ڕووداوە دروست بوو پەلە بۆی چ بوو قورسە یای خەتای تۆ نەبوو شۆفێرەکەت باشە تۆ لەمێش ئەو یاریە دەکەی سێ چار ساڵە 4 ساڵە بەردەوام ئەو یەکەم جارە ئەو ڕووداوە توشمیان پێشتە توشت بوو پێشترش ئەو حاڵەتە توش بووە هیچ کاتێک شوێنێکت زامدار بووە؟ الحەمدوڵڵا هیچ نییە سارە سەفتیتیا هیچ نییە هیچ مەترسێک نییە نۆرمالە هەمووی تەواوە بە هیوای ساغ و سەلامەتی کاک کامەران بە هیوام هەر کەسێک کە لە تیڤیەکان دەیبینی ئەو یاریە ئەنجام نەدا لە خۆیەوە مەترسی دارە لە بۆ ئەو کەسانەی کە ئەوەی شارەزان نەبی شارەزانینە شارەزایی زەرورە ڕاستی زۆر زەرورە سێفتی و شارەزاییشی زۆر دەبێت لە گروپێک بێ ڕێنمایی وەربگرێت ڕێنمایی هەتا ئێستا زۆربەیان دەرناچن لەم پێش بچێەوە کارەکە چییە؟ بۆ کارەکە قورسی شوێنەکە ئێستا یەک کەس دەرچووە هەتا ئێستا دوو سیارەمان دەرچووە دوو سیارەك لە گروپی بارزان هاتە دەرێ و سیارەتیش لە گروپی هەولێر عی دەرکاسێ هەتا ئێستا کەمپلی بڵێ ئێستا وار ئیش دەکات ئەوە ئیش دەکاتەوە پێشەی نەما پێشەی نیە لەبەرەی هایکەلەکەی و سێفتی ناوی کاملە طبعاً هەر کاتێک کە پێشبڕکێی ئۆفرۆد دەبێ بێگومان ڕووداویشی لێ دەکەوێتەوە کەمێک بەر لە ئێستا بینیتان ڕووداوێکی یەک لە یاریزانەکان ئۆتۆمبیلەکەی کەوتە سەرپشت چێ قوتاری دەکات طبعاً ئەمڕۆ خۆشبەختانە دەبینم ینی بەرگری شارستانی تەنانەت ئاسایشیش لێرە ئامادەیە نازانم پێشتر بەشدار بوونە یان نا بەس بە پێی زانیاریەکانم بۆ یەکەم جارە بەشدار بن ئەوەی قوتاری کردووە لە ڕابردوودا ئەو مامزەینە لێیە بە لۆریەکەی خۆی لۆری ئەمە بەڵێ یونیماک ئەڵمانیە بە لۆریەکەی خۆی لەسەر حیسابی خۆی بە ژیرفانی خۆی خەڵک ئازاد دەکا قوتار دەکات زۆر ئەو حالەتانت بینی وە ڕووداوە بەخۆی هەر ئەوە گەمەیە یاریەکی زۆر خۆشە من بە خۆم بە تایبەتی عەزم لێ زۆر لەو شاخانە دەسۆڕێمەوە ئەگەر یاریش نەبێ هەر بەتەنێش بم دەتمە چیای زۆر ینی ئەو چی خۆتە بەڵێ ئەوە عەزێکی خواستەی خۆت خۆمە بەلێ دوێ سیارەی جوانی ژمەی ماتۆر ئەو بابەتانە هەر ڕۆژێ نەوەک بەلام لە بۆ ئاڵاتی تەواری ئەوە کە گەمە دەست پێ دەکە ئەفتانە یان دوو ئەفتە دارک ئەمە بە دیارەوە دەم هەر سیارەك خۆبەخشانە خۆبەخشانە بەڵێ نەخێر ناو هەر عەزم لێ زۆر قوتاریان دەکە بەڵێ قورتاریان دەکە هەموو جارێ ڕووداوە دەنا بدیتت ئەوە دەرچووەوە ئەوە دەرچوو ئەو دەنگەی ئێستا خەڵک هەر هەموو وەکو هەندەرانی تۆپی پێ دەنگیان بەرز کردوتەوە شوێنێکی پڕ زەحمەت هەیە دیارە ئۆتۆمبیلێک لەوێ ڕزگاری بەدەقە دەڕواتن بەدەقە دەڕوە ناخۆشترین حالت کە بینی بێتت ناخۆشترین حالات ئەمە زۆر برادران دەبینین کە حالاتی وەردەگەڕێن جێیان دەچێت ئەوە ناخۆشە دەناوەی سارە زەرری سارە هیچ نییە زۆر شارە زۆر زۆرە دەستی دەستیانێ مثل عادی مام زێدینیمە بەس عادی ئەو زنجیری لێدان ئەو عادی بە سەری زنجیر لێدان سەریع دەبی نیرەکەی لێبدا بۆ ئەوەی ڕاتیکەینەوە چەند حالەتی وا ڕزگار زۆر ناتوانم بەدەیان یان بەسەدان وەڵا بەسەدان بەسەدان ئارێ وەڵا کەوایە ئەمە پێویستی بەوە هەیە وەزارەتی تەندروستی تێمێکی تایبەتە بێ چونکە پێم وایە ئەو گروپانەی کە ئەم کارە دەکەن گروپەکان زۆرن و ئامادەژنین دەستبەرداری ئەم پێشبڕچەیە گرنگە بن کە وەک بەشێکی زۆریان لەگەڵ خوێنیان تێکەڵ بووە.
کامل لەگەڵ گروپی بارزان قسە دەکەم لێرە ئۆتۆمبیلێک سەرنجی ڕاکێشام باسییان لەوە کرد کە کاکەرمان پێم وایە کاپتنی گروپەکەیە ئەو ئۆتۆمبیلەی بەخۆی دروستی کردو خۆتان دروستە زۆر بەخێر بن عزیزی هەرساون درۆمبیلە من و برای خۆکاک سەفەری وەرشێک دروستکردیا ئێستا لە دهۆکم لە دهۆک بەلە لە دهۆک سیارە دروستکەن سیارە عەسکەریەم دروستکەین ئۆفرۆدی دروستکەین وەرشەمان هەیە باشەوە چەند تەکلیفە دەکا کاکە ئەوە تقریبان بلی حەق دەستێمە تقریبان 2 دەفتەر و هەفتەی وەرەقە زیاتر صرف کردە ئەمن ئێستا سایقی تەکسیە سایقی لۆریە سایقی پیکەبە دەتوانێت بێتە نێو گروپەکەیەوە دەتوانێت بێت بەس پێش وەختی شەرت و شروعی خۆیانە ئەمە قبول بکە دواتر ئەمە قبول یعنی شوێنتان هەیە وەکو مۆڵەتی ئۆتۆمبیل دەبێت دەربچێت بەلە مۆڵەتی ئۆفرۆد فەرقە لە مۆڵەتی عادی جادەی ڕیس باشە چەند ئۆتۆمبیل شکستی خوارد تقریبا 3-4 ئۆتۆمبیل شکستینە بۆچی ینی شوێنەکە زۆر قورسە زۆر قورسە واحتیمالەشی ینی سایق هەیە لەو شوێنانە زۆر یاری نەکرا تێدەگەی ینی دەبی تێست کرد بۆ بەری تێست نەهاتیەکردن تۆ شۆفێری یان بینەری من بینەرم کاکامران هەموو جوعان لێرە عاسرە هەموو جوعان لەگەڵ ڕۆژێک نێوە زام شتەکە مەسەر کردیا ئەدیدا چی منداڵان وڵای کێشەمان هەیە چێشەیە زوو چای لێ نێ زووی شوی عازرکە یعنی یەکەت چاکەمان لە قورج ئاوان لا بخارەدەین ئەجا کێشە دروست دەبێت لۆ دەرەوەی هەولێر لۆ دەرەوەی هەولێر ئەجا کێشە دروست دەبێت لەوە دەرێت کاکە ئەتۆ هەموو ڕۆژی دەڕۆی ئەدی ڕۆژێک ئەمە بە سەفرەشی زێشی ئێرەم پێخۆشە لە هەموو زێشی دڵت پێی خۆش ئێستا زام هەم دنیای منە ئەی تۆ والله من فیتەری باشە هەموو جمعان ئامادەمە دەست بەجێ چارەسەری دەکەی دەست بەجێ چارەسەریان دەکەم لە هەر جێشی لە هەورازبی لە ناو قوڕێبی لا بەردەوام چەند ساڵە تۆ خەریکیەوە وڵای 2 ساڵ و نیوە 2 ساڵ و نیوە باشە فیتەریەکەی چییە بە پارەیە ناوەڵا بەلاشە خۆ بەخشی نیت مشکلە بەڕاستیتە نانی تێدایان تێدانی وەڵای نانیش لە سەخۆمانە بەخوای سایە هەموو مەسرەفای تۆ ناو بژیوانی شارەزایی باشتەیە چەند سارە ئەمە هەر ناوبژیوانی دەکەین لێرە لە دۆچێ لە سلێ ئەوڕۆ چەند فاول درا ئەوڕۆکە 8 فاولە تا 9 فاولی درا و ئاو دیشمانەیە سێ سارەمان هەیە کە ئاو چوویتە دەرەی ساعی هەر پێش بڕچەیەک چەند ناو بژیوانی پێویستە وەڵایی 15 هەتا 20 ناوبژیوانی شەڕ دروست نابێ یەک بڵێ وانە ئەمە شەڕ ناکەین لەگەر هیچ کەسەکی ئیشی خۆمان دەکەین و ئیدی علاقەمان بۆی دانیە قایل دەبن قایل نابن فاولەکە کۆ قەرار دەدا قەرار دەدەین و خڵانە حاکمە علاقەمان پەیدا نییە کابرا شەڕ دەکا شەڕ ناکە ئیشی خۆمان دەکەین و لێی دەچینە دەرێ لە چێوە هاتی لە هەولێر بەس بەو سەرمایە بەو سەرمایە دێ منداردێن بەزە بە خۆشی مدارەکە ماتیمە لەبەر خۆشی خۆت حەز ناکەی لەبەر چ مدارەکەم زیاتر حەزی لەبەر چ حەزی لێ ناکەی مەترسیە دەبین بۆیە بەس دەبم مدارەکەم حەزی دی ناشێن و هەرکاتەچی حەزی بیدەین دیارە ئەو جۆرە پێشبڕچەیانە خەرجی دەوێت خەرجی پارەیەکی یەکجار باشی دەوێت لەوەی هەر جارێک کە ئەو پێشبڕچەیانە بکرێت بەڵام گرفتی گەورە لێرەدا چییە پارەکەمە زۆر زار شۆفێرەکان لە جیرفانی خۆیان ئەو پێشبڕچەیانە ئامادە دەکەن بەڵام ئەم بەڕێزە ئەو جارە سپۆنسەری کردووە چۆن سپۆنسەری ئەمەد کردووە من سپۆنسەری پێشەکی بە خێرانتانەکان من وەکو کۆمپانی خۆم صاحبی کۆمپانیان سپۆنسەری ئەم گروپەم کردووە یاریام کردووە زۆر بە خۆشحاڵیەوە پارە زۆر چوو پارەشم هەرچەندێک چوو بێ پێم خۆشە لەبەرەوەی یارمەتی و گەنجانە ئەدەم ئەمێ ئێمەش وەکو ئەو وڵاتە ئەوروپیانەی کە ئەم سپۆنسەرانە ئەکەن ئێمەش ببین بە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان ئەم گەمانە بەرەو پێش بەرین حکومەت یارمەتی ئەم گەنجانە بات هیواشم ئەوەیە کە ئەم یاریە ئەم گەمەیە زۆر بەرەو پێشەوە بڕوات زۆری ژەمە بەلایەنی خۆمەوە تقریبا نزیکی 15,000 دلارم سەرف کردووە لەم گەمەیە بەس بۆی یارمەتی ئەم گەنجانە بەم لێرە یەکێک لە یاریزانەکان کە ئێستا خۆی ئامادە دەکات بەشداری لە پێشبڕچەیەکە بکە بەر لەوەی کە دەست پێ بکە باسی لەوە کرد هەندێک جار کێشە و گرفتیان هەیە لەبەر ئەوەی پێشبڕچەیەکەی ئەوان تا ئێستا بە فەرمی لەلایەن حکومەت و لەلایەن خەڵکی کوردستانەوەش نەناسراوە کێشەکان چییە کاکە چوە مرحبا کاکامرا بەخێر سپاس دەکەم عەزیزی چ
کێشەکان ئێمە ینی داواکان لە لایەنی پەیوەندیدار کە وەکو سێفتی سیارەکانەوە لەلایەن مرورەوە کە تۆزی هاوکاریمان بکرێ وەکو هەزە و بەڵێ گرفتە ئەرێ وڵا گرفتێکی زۆرە وەکو لایەنی ڕسمیش ئەمە گروپی ڕسمی نینە سەر بە حکوومەت ینی هیوادارین لەلایەن حکوومەتەوە تەواوی هاوکاریمان بکرێتن بۆ لە گرفتان بۆ لە شارەکان لە شارەکان لە شوێنی یاریکردن هاوکاریمان بکەن لە شوێنی ئەنجامدانی نمایشەکان چکە ئەو نمایشە دەبی شوێنێکی تایبەتی بەخۆی هەبێتن لە هەموو شوێنێک ناکرێت تۆ بچین نمایش لێ بکەیت. دکتۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە سەبارەت بە یاری ئۆفرۆت ئاگادارن بە سەدان یاریزان بە هەزاران کەس بە تایبەت لە ڕۆژانی هێنی بەشداری لە پێشبڕکێکان دەکەن بەڵام بەشێک لە یاریزانەکان دەڵێن حەز دەکەین بە فەرمی بکرێت ئێوە وەکو بەڕێوەبەراتی گشتی وەرزش چیتان کردووە بۆ ئەوی ئەو یاریە بە فەرمی بکرێت؟ کا کامێران پێشتر چەند یاریزانە هاتینە لایمە داوایان کرد بوو کەیانەیەکە وەرزشی سەیارات دروستی بکەن. ڕاستی ئەم یاریەژی تەنها ئێمە بەرپرسنینن لێ دەبی دەستگای تەمنی پارێزگار ئاگادار بن لەو مۆڵەتە لەبەرەوە جێگایان بۆ دەستنیشانکەن لە دەستگای تەمنیش بیزانن چون مۆڵەتی بێدەنێ مۆڵەتماندایە هەیەکە ئیداریمان دروست کرد دواتر ئەو هەیە ئیداری لەگەل یەک نەگونجان لە هەیە ئیداری دوو بەسێ هەموویان گلەیان لە یەکتری دەکەوای پێشتر ئیشی بۆ کراوە دامانکردن نووسراویمان هەیە مۆڵەت جیماندایە و یانەیەکە وەرزەشی بە سیباق سیاراتمان هەیە لێرە بەڵام ئەوەی کە بۆتە گرفت هۆکاری دابەشبوونی گروپەکان دابەشبوونە ئەو یاریە لەگەل فڕۆکەوانی چەندین گرۆپ هەنە ئێمەجی لێرە تعاملی دەتوانن لەگەل یەک یانایە بکەن نە دوو یانای بکەن مە ناتوانن 10 یانەیەن سیباق سیارات درستی بکەن بەخۆمان لە کوردستان 100 یانەی وەرزەشی هەیە ئەم بەخۆم لەگەل هەندێک نیمە مۆڵەت بەیانەکانی وەرزەشی بیدەن زۆر بن لە کوردستان کەسەی پارێزگا 100 یانە زۆرە بۆ کوردستان لەبەر هەندێک سیباقی سیارات پێشتر یەک یانە هەبوو دواتر لەگەلیک نەگونجان ئەوانە گلەی لاوەی دەکرد ئەوەی ترگلەی لی ئێستا دابەشبوونە بابێن هەمویان پێکەوە بە فەرمی داوایان بیکەن چ ئێکەتێکە وەرزەشی بەو یاریە دروستی بکەن لێرە چیانین وەرزەشی لەسەر ئاستی هەولێر پارێزگای هەولێر یەکێکی وڵاتی بدەنێت لە دهۆک یەکێکی بدەنێت لە سلێمانی یەکێک ئێمە ناتوانن لە ناو هەولێر 10 یانەیەن وەرزەشی سیباق سیارات کەوایە دەرگاکانی ئێوە وەکو بەڕێوەبەراتی گشتی وەرزش کراوەیە بۆ ئەوەی یاریەکە بە فەرمی بکرێت و چیتر ژینگەی کوردستان و کێشە کۆمەڵاتەکان کە هەندێک جاڕوودەدا دروست نەبێت ئێمە هەموو جارا دەرگایمان کراوایە بۆ وەرزەشوان بۆ هەندێک و من بتوانن دامی هەمویان یاریان وەرزەشی بکەن بەڵام چۆن دەتوانن دامی بکەن هەمویان پێکەوە بێن مەلاحەزاتی هەمویان واری بگرن لە هەر گرۆپانە نێنە ئێرە دا بتوانن ئێمە بە ناوی کوردستان سبعینی ئەو یاریە ببنە کێبەرکی لە دەوڵەتانی ئاسیا و عەرەبی و لە عێراق لەبەر هەندێک ئەگەر هات و گرۆبن لە کوردستان ئێمە ناتوانن استیفادەی لێ بکەن لە کێبەرکیەکانی دووەلی و ئاسیاوی و عەرەبی. ڕۆژ لە دوای ڕۆژ یاری ئۆفرۆ لە نێو هەرێمی کوردستان پەرەدەسێنێ و هەوادار و یاریزان و ناوبژیوانی زیاتر لە خۆ دەگرێت. کێشە و گرفتەکانی یاریزانانی ئۆفرۆدمان گەیان بە بەڕێوەبەراتی گشتی وەرزش ئەگەر لە پێشوودا ئەم یاریە بە فەرمی نەکرابێت و چاودێری حکوومەتی لەسەر نەبێت بەڵام بۆ لە مەودۆوەک و بەرپرسان باسییان لێوە کرد دەرگاکانیان کراوە دەبێت تاوەکو یاری ئۆفرۆد بە فەرمی بکرێ و بە ناوی کوردستان بتوانن لە ناوەخۆ و دەرەوەی هەرێمی کوردستانیش لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری لە چێبڕچێکانی نێودەوڵەتی ئۆفرۆد بکەن. تا باسێکی دیکە بابەتێکی دیکە هەمیشە کامەران بن.